ئەم شەو لە دوای کاتژمێر 12 شەوەوە ئەو شەقامەی کە لە پشتی منەوەیە دادەخرێت. ئێرە شەقامی 100 مەتریە بە دیاریکراوی فولکەی بازە. ئەم شەو بەپێی ڕاگەندراوی هاتوچۆی هەولێر کە ئەم شەو لە کاتژمێر 12 شەو لە شەقامی فولکەی بازەوە تاوەکو یوتێرنی یاخود فولکەی سوڕانەوەی بەردەم کۆلێژی جیهان دادەخرێت بەهۆی کاری چاکردنەوە و نۆژەنکردنەوە. جا شۆفێران بۆ ئەوەی ڕێگەی جێگرەوە بەکاربێنن چ ڕێگایەکە پێش ئەوەی بگەی بە کۆلێژی جیهان شەقامی نەورۆسەیە دەچیتە خوارەوە بە شەقامی نەورۆز بۆ شەقامی 40 مەتری لە شەقامی 40 مەتریەوە دێوە بەردەم پارکی سامی عەبدوڕەحمان و بەردەم دادگای هەولێر و لەوێوە دەچێت شەقامی مووسڵ و دەتوانی پاشە بێوە ئەو بەری شەقامی 100 مەتری. ئەمە ڕێگایەکی تر ئەوەیە کە بە شەقامی 120 مەتری ڕاستەوخۆ لە ڕێگای ڕشکینەوە بێنە خوارەوە و ئەگەر بیانێ بچنە پرۆژەی ئیتالیا خود بچنە نووسنگەکان و هەروە گەڕەکی سیودوی پارک و ئەو شوێنانێک کە لەسەر شەقامی 100 مەتریە لەو دوو شەقامی 100 مەتریە لە ڕێگای ڕشکین بێنە خوارەوە و ڕاستەوخۆ لە بەرامبەر پرۆژەی ئیمپایار وۆرد دەتوانن ڕێگاکەیان تەواو بکەن. واتە لە کاتژمێر 12 شەو ئەم شەوەوە هیچ شۆفێرێک ناتوانێت بەم ڕێگایە دابێ و دەبێ خۆی لەم ڕێگایە لا بداتن. من سەبارەت بەوەی کە چەند ڕۆژی دەوێت پەیوەندیم بە وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر کرد. ئاخی دەیە من هەمەدەمەین بۆ 964 باسی لەوە کرد کە کاری تەواوکردن و هەروەها چاکردن و ئەو کاتەی کە پێویستێتی پەیوەندیدار نییە بە ئێمە لە نێوان کۆمپانیا و هەروەها شارەوانیە و ڕێگاگرتنەکە تایبەتە بە ئێمە کە شۆفێران ئاگدار بکەینەوە و ڕێگاکە بگرین کە شۆفێران لە دوای 12 ئەم شەوە بەسەر ئەم شەقامەدا نەڕۆن و ڕێگا جێگرەوەکان بەکاربێنن.